سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ ئەمڕۆ بە شێوەیەکی سوپرایز بە شێوەیەکی سیر جیم ڕایەن سەرۆکی کۆمپانیای پلەیستیشن یاخود تیوی پلەیستیشن لە بلۆگ پۆستێک واتە ئیڤنت نە ستەیت ئۆف پلەی نییە کۆنفرانس نییە بلۆگ پۆست واتە پۆستێکی نێو ماڵپەڕەکەی خۆیان سێرڤسە نوێیەکەی پلەیستیشنی ئاشکرا کرد کە لە مێژە چاوەڕوانی لە مێژە دەمانەوێت گەیم پاسێک لە پلەیستیشنەوە ببینین بەڵام دەتوانم بڵێم بەداخەوە ئەو شتە نییە کە دەمانەوێت لە هەمان کاتیدا ئۆفەرێک پێشکەشی گەیمەران دەکەم کە ئێستا زیاتر باسی دەکەم پێم وایە زۆر خراپ نییە کە بەو شێوەی بیرگێ دەکەینەوە هەرچەندە هەندێک شتی تێدا لەوانەیە بڵێن ئۆکەی گەیم پاس لەو ڕۆی زۆر باشترە بەڵام هەر لە سەرتاوە ئەو شتەی جیم ڕایەن باسی دەکەم پەیوەندی بە گەیم پاسەوە نییە و ناشانەوێت ڕکابەری گەیم پاس بکەن لەبەرەوەی پلەیستیشن یاریەکانی خۆی یاریە گرانبەهەکانی $60 و $70 لە ڕۆژی یەکەم لەسەر ئەو سێرڤسە دانانێ ئەو سێرڤسە تەنیا بەیەک مەبەست دروست کرایە ئەویش پلەیستیشن پلس لەگە پلەیستیشن ناو بیکەنە یەک خزمەت گوزاری مانگانە بەڵام بە سێ جۆر پارەدان گەیوەران بتوانن سوودی لێوەربگرن و بە شێرە شێوەکانیش یاریەکان لە پاش ماوەیەکی زۆر دەخرێنە سەر ئەو سێرڤسە واتە گارەڤ ڕاگنەڕۆک لە ڕۆژ یەکەم نایەتە ناو سێرڤسە بە هیچ شێوازێک بەڵام ئەگەری هەیە لە ماوەی ساڵی داهاتی واتە ساڵێک لە دوای بڵاوبوونەوەی ئەو یاریە یاخود زیاتر لە 9 مانگ 10 مانگ یاریەکە بخرێتە سەر ئەو سێرڤسە بە ماوەیەکی کاتی تاکو گەیمەرێکی زۆر ئەنجامی بدەن بابەتان شیکەمەوە پلەیستیشن پلەسە چکە ناویشی هەر هێشتا پلەیستیشن پلەسە بەڵام سێ جۆری پلەیستیشن پلەسمان دەبی لەمە دووە واتە پلەیستیشن ناو بوونی نامینێ پلەیستیشن پلەس و پلەیستیشن ناو بەیەکەوە زیاتر لە 50 ملیۆن سابسکرایبەری مانگانەیان هەیە بۆ شتێکی لە ڕووی بزنسەوە ئاساییە بۆ سۆنی یاخود شتێکی باشە بۆ سۆنی بیکاتە یەک سێرڤس ئە بلاک پۆستەکەم لەلایە معلوماتەکانم لایە با پێتان بڵێم چی تێدایە سەرەتا وەکو پێشترش باسم کردی لە بەرنامە سفرەکژیری ئەو پلەیستیشن پلەسە لە سێ تیر یاخود لە سێ جۆر پێک دێ بە سێ جۆر پارە پێک دێ هەرزانترینیان هەر $10 مانگانەیە $25 بۆ 3 مانگ بۆ $60 بۆ ساڵێک بەناوی پلەیستیشن پلس ئسنشەڵ هاوشێوەی پلەیستیشن پلسە هیچ جیاوازێکی نییە مانگانە 2 بۆ 3 یاری مانگانەی خۆت وەردەگنی یاریەکان چۆن دەڵی دەکڕی بەڵام دەبی پلەیستیشن پلست هەبی اینجا دەتوانی ئاکسسی ئەو یاریانە بکەی و دەبتەی خۆت بە شێوەیەکی کاتی نیە دەبتەی خۆت کلااو ستۆرێج دەداتێ واتە میمۆری دەداتێت لە ڕێگەی کلااودەوە وەروە لە ڕێگەی دەتوانی یاری مەڵتیپلێر تەرخان بکەیت هیچ جیاوازێکی تێدا نیە هاشەی پلەیستیشن پلسی ئاساییە بۆیەش ناویان لێنە ئسنشەڵ واتە پێویستی هەموو گەیمەرێک ئەو پلەیستیشن پلسی بەکارینە بینیویەتیم هیچ جیاوازێک نییە جیاوازێکە دوو تیەرەکەی دیکەیە یەکەیان بەناوی پلەیستیشن پلس ئەکسترا واتە زیادکراو هە پلەیستیشن پلسە بەڵام شتی زیادکراوی تێدا ئەمەیان نرخی $15 واتە بارتەقای چییە گەیم پاس ئۆڵتیمەیتیە لە ڕێگەی پلەیستیشن پلس ئەکسترا پلەیستیشن چ دەداتێت سەرجەم معلوماتەکان و سەرجەم بێنفیتەکان یاخود سوودەکانی پلەیستیشن پلس وەردەگری واتە دو یاری خۆدمانگانە و لە ڕێگەیەوە ئۆنلاین یاری بکە لەگە کلااو ستۆرێجی ئیزافەتەن چیت کە وەردەگری 400 یاری گەورە و بەهێزی پلەیستیشن 4 تەنانەت پلەیستیشن 5 دەداتێت ڕاستە خۆ دەداتێت ئەو 400 یاریش بەردەوام مانگانە زیاد دەکرێت و کەم دەکرێت واتە ئەو شێوەی گەیم پاسیە بەڵام ڕۆژی یەکەمی یاریەکانی تێدا نیە پلەیستیشن وعدی دایە دەڵێ یاریەکانی پلەیستیشن ستودیۆی زیاد دەکەین واتە ئەو یاریانی کە خۆیان بەرهەمی دێنن لەو سەرڤسە دایدەنن لە ئەکسترایەکەی و هەروەها یاریەکانی پلەیستیشن 5 هێناودادنێن بەڵام لە ڕۆژی یەکەم نا بۆ نمونە یاریەکی وەکو ریتێرناڵ و ئەوانە لەوانەیە لە پاش ساڵێک 2 ساڵی بخرێتە سەر ئەکسترایەکەی زۆرێک لە یاریەکانی ثێرد پارتیت پێدەدا بۆ نمونە هاگوەرتس لەگەسی لە پاش ساڵێک 2 ساڵ لە دوای بڵاوبوونەوەی لەوانەیە بخرێتە سەر پلەیستیشن پلس ئەکسترا واتە 400 یاری زیاتر مانگانت هەیە هاشەوی گەیم پاس ئۆڵتیمەیتیە بەڵام یاریەکان لە ڕۆژ یەکەم نییە بەڵکو یاریەکی کۆنە یاریەکان کۆن تایبەت بە پلەیستیشن 4 پلەیستیشن 5 و ئەو دوو جۆرەیە واتە پلەیستیشن 3 لەگەڵ نییە پلەیستیشن 2 لەگەڵ نییە پلەیستیشن ناوی لەگەڵ نییە هیچی لەگەڵ نییە تەنیا 400 یاری پلەیستیشن 4 و پلەیستیشن 5 بە $15 مانگانە بە 3 مانگ $40 لێ وەردەگری پلەیستیشن و بۆ ساڵێک $100 لێ وەردەگریت سێم جۆریان کە پێم وایە لە هەمویان گرانترا و هەندێک شتی باشی تێدا بەڵام نرخەکەی یەکجا گرانە سێمیان بەنای پلەیستیشن پلس پریمیەمەکە مانگانە بە $18 $18 3 مانگ بە $50 و ساڵێکی بە $120 واتە ئەگەر ئەو سێرڤسەت هەڵبژار ساڵەکەی بکڕی بە $120 باشترە لەوەی کە ئەتوو مانگانە $18 بدە بەدڵ دەبی یاخود نەدەگرێتەوە سەر مەوزوعی دیکە چی تێدایە سەرجەم تایبەتمەندیەکانی پلەیستیشن پلسی تێدایە ئیسنشەڵەکە و ئەکسترایەکەش لە خۆ دەگری واتە 400 یاریەکە و دو یاری مانگانە و ئەوانەی هەموو تێدایە و ئیزافەتەن پلەیستیشن یاریەکانی پلەیستیشن 3 پێدەدا لە ڕێگەی چ کلااوت ستریمینگ واتە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ توان یاری
یاریەکانی پلیسی بکەی بەبێ داوڵۆند PS ناوی تقریبا PS ناو دەبتە ئەو بابەتە و هەروەها تۆنێک بە قسەی پلیستیشنی بێەوە نەگەی من دەڵێت تۆنێک یاری کلاسیکت دەداتێ بە شێوەی ستریمکردن بۆ بەشێکی زۆریشان دەڵێت داوڵۆند دەکرێن یاریەکانی پلیستیشنی 1 پلیستیشن 2 وهروها پلیستیشن P ئەوانە هەم زۆربیان داوڵۆن دەکرێن و هەندێکیان داوڵۆن ناکرێن تەنیا ستریم دەکرێن دە بە شێوەیەکی ڕاستەخۆ دەتوان یاریەکان بکەیت بەڵام یاریەکان چی دەبن چی نابن هێشتا نازانین و هەروەها بۆ سەرجەم یاریەکانیش دەتوانی بە شێوەی ستریم واتە بە شێوەی پلیستیشن ناو سەرجەم ئەو یاریانە بکەیت سۆنی دەڵێ زیاتر لە 700 یاری تێدایە ئەو خزمەتگوزاریە جگە لە یاری مانگانە و جگە لەوەش وعدیدایە دەڵێ مانگانە و یاری گەورە و نوێ دەخینە ناوی وەروەها شتێکی نوێشمان یەکەم جار لە پلیستیشنەوە جێلەبی ئەویش تایم لیمیتد گیم ترایلە کە چۆنە مەسەرەن تۆ یاریی وەکو گارڤار ڕاگنەڕۆک بەردەست دەبی دەتوانی بە شێوەیەکی کات تایم لیمیتد مەسەرەن کاژمێرێک لە یاریەکەی لەسەر پلیستیشن 4ەکەت یاخود پلیستیشن 5ەکەت تاقیکەوە بڕیار بدەی یاریەکە بۆ تو دەبی یاخودنا ئینجا یاریەکە بکڕی واتە بە شێوەیەکی کاتی تایم لیمیتدەکە دەداتێ ساعتێک 2 ساعت تاوەکو لەوانێ 5 ساعت شت پێ بدە یاریەکە تاقیکەیتەوە لە ڕێگەی ئەو خزمەتگوزاری بەڵام لەو خزمەتگوزاریەشکە بە $18 لە ساڵێکی بە $120 یاری لە ڕۆژ یەکەم وەرناگری تەنیا یاری زیاتر وەردەگری یاری پلیستیشن 1 وەردەگری پلیستیشن 2 وەردەگری PSP وەردەگری پلیستیشن 3 لە ڕێگەی ستریمەوە وەردەگری یاری پلی 4 و پلی 5 وەردەگری تەواوی ئەو خزمەتگوزاریانەش بۆ پیسیش بەردەست دەبی واتە ئەگەرە تو پلیستیشن پلس پریمیەمت هەبی دەتوانین لە ڕێگەی پیسیشەوە ئەو خزمەتگوزاریە بە شێوەی ستریم ئەنجام بدەیت لە هەندێک وڵاتی PlayStation Plus پریمیوم لەوانەیە کار نەکە بەهۆی ئەوەی کە لە وڵاتی کلاود ستریمینگ بەردەست نییە ینی چۆن دەڵێ هێشتا PlayStation ناو هێشتا لێ بەردەست نەبووە ناوەکەیان گۆڕیە بۆ PlayStation Plus Deluxe سەرجەم ئەو شتانی لەگەڵە بەبێ کلاود ستریمینگ واتە تەنیا ئەو یاریانە دەداتێت کە داوڵۆن دەبن و نرخیشی تۆزێک هەرزانتر دەبی بەڵام بزەبت چەند دەبی هێشتا نازانین مهمەکە ئەوەیە سۆنی وعدیدایە یاریێکی وەکو Death Stranding God of War 2018 Marvel Spider-Man و Marvel Spider-Man Miles Morales Mortal Kombat 11 و Returnal ئەو یاریانە دەبن لە ڕۆژی یەکەم لەسەر ئەو خزمەتگوزاریانە بەردەست دەبن مەسەرەن مەبەستەکەی PlayStation Plus Extra و پریمیەمەکەی ئەو یاریە گەورانە بەردەست دەبن و دەڵێ لە مانگەکانی داهاتوش تەواوی یاریە نوێیەکان زیاد دەکرێن بەڵام ئایا ماوەکەی چەندی پێرەچی مەسەرەن لە گارڤار ڕاگنەڕۆک کە بڵاو کراوە لە پاش چەند مانجی دەیخەنە سەر ئەکسترا و پریمیەمەکەی ئەو شتەی هێشتا نازانین و یان یاریەکی third party کە سۆنی خاوەندارەتی ناکە وەکو Hogwarts Legacy چەند مانجی پێدەچی یاخود Elden Ring چەند مانجی پێدەچی تاوەکو دەخرێتە سەر ئێرە Xboxیش هەمان شێوەیە هاوڕێیان بەڵام Xbox براوەیە لە هەندێک لایەن هۆکارەکە بۆ دەگرێتەوە کە لە ڕۆژی یەکەم زۆرێک لە یاریە گەورەکانی جیهان کە خاوەنەکەی مایکرۆسۆفتیش نەبی دەیخەنە سەر گیم پاس جگە لەوەی تەواوی ستودیۆیەکانی Xbox یاریەکانن لە گیم پاس بەردەست دەخەن بەڵام ئایا ئەوە ڕێگایەکە بۆ ئەوەی سۆنی بیر لە سیستمێکی وەکو گیم پاس بکاتەوە یاخود ناچووکە ئەو سیستەمە بە گیم پاس ناچی هەرچەندە من پێم وایە وەکو خۆم بۆ گەیمەرێکەوە 700 یاری مانگانت بداتێ یاخود 400 یاری مانگانت بداتێ و گەیمەرێک بیکە پارە بە یاری نەدەی زۆر مانگانە $15 بدێ ئەو خزمەتگوزاریە یاخود لە ساڵێکی $100 بدێ خزمەتگوزاریە کە زیاتر لە 400 یاریت بداتێ مانگانە و یاریەکانی بەردەوام ئەپدیت بکرێتەوە نوێ بکرێنەوە یاری دیکە دابنێ پێم وایە شتێکی زۆر خراپ نییە بەڵام هێشتا وەکو گیم پاس نابی و دەتوانین بڵین ئۆکێ حەقی سۆنیشە لەبەرەوەی سۆنی ناوێ گیم پاس دروست بکە سۆنی دەوێت یاریەکان لە ڕۆژی یەکەم پارەی فول پرایس بفرۆشی قازانجی خۆی لێ بکە لەبەرەوەی لەو مۆدێڵە کارکردنە سەرکەوتوون ملیۆنان دۆلاری لە ڕێگەی ئەو ستایلە کارکردنە کۆ دەکەنەوە ئەو بۆچوونی من ئەوەیەکەوە شتێکی خراپ نییە دیسەپۆینتین بێ هیواین لەبەرەوەی چاوەڕێمان دەکرد شتی باشترمان پێ بدە بەڵام ئەوەی زۆر سەرنجەمی ڕاکشەیە PlayStation کلاسیکەکانە چی یاریی PlayStation 2 1 PSP بەردەست دەخەن لە بۆ داوڵۆندکردن چکە زۆرێک تۆنێک یاری PlayStation 2 هەیە کە حەز دەکەم دووبارە بیانکەمەوە بەڵام ئایا ئەپگرید دەکرێن ڕیماستەر دەکرێنەوە یان هەمان ڤێرژنی PlayStation 2کیە ئایا چی بەسەردێتەوە باکوەرد کمپارەبڵەکەی چۆنی کار دەکە ئەو زانیاریانە نازانین هێشتا سۆنی دەڵێ ئەو خزمەتگوزاریە لە مانجی 6 بەردەست دەبی و کەمتر لەو کاتەش زانیاری زیاتر لەسەر چۆنەتی کارکردنی ئەو سیستەمە و بەردەست دەخێن دەڵێ ئەو کەسانەشی کە PlayStation Plus یان هەیە ئۆپشنی ئەپگریدیان لە بۆ دروستدەی مەسەن هەندێک پارە دەدەی ئەپگرید دەکرێتەوە لە بۆ هەر یەک لەوانە ئەو کەسانی PlayStation ناویان هەیە ڕاستە و خۆ مایگرێت دەبن یاخود PlayStation ناوەکەیان دەبتە PlayStation Plus پریمیەم یعنی یەکسەر بەرزترین ئاست
وەردەگرن کەشتێکی باشە بۆ کەسانی کە مثلەن بۆ نمونە من ساڵێک پلیستیشن پلسم هەیە 6 مانگی دیکەش PS ناوم هەیە سو لە زیاتی ئەوەی پارەی بدەمە پلیستیشن پلس بەجیان پلیستیشن ناو بەجیان بێک زارەتوانم ئەکسترا یاخود پریمیەمەکە بکڕم من وەک خۆم بەڵام من یوتیوبەرم من پێویستم بە یاریەکانە گەنجێکی ئاسایی گەیمەرێکی ئاسایی پێویستی بۆ هەموو یاریە و پارەبانە ماگانەیە نییە بەڕاستی چکە من PS ناو بەکاردێنم PS پلس بەکاردێنم گەیم پاس بەکاردێنم لەبەرەوەی کارمە بەڵام کەسێک کە کاری نەبێ ئەو پارەی ماگانە پێم وابی زۆرە ئابزین چش دێتەوە دەمێت سەرنجی ئێوە بگرم بەڕاستی لە کۆمنت لە دنیا خەڵک دوو بەشن هەندێک بەدڵیان هەندێک بەدڵیان نیە هەندێک پێیان وایە نرخەکەی تۆزە گرانە هەندێک پێیان وایە نەخر ئاساییە دەمەوێت ئێوە ببینم من پێم وایە نرخەکەی گرانە بەڵام سرویسێکی خراپ نییە پلیستیشن پلس کەم کورتی هەیە هەندێک مانگ بەڵام هەندێک مانجی زۆر باش کو یاریەکان دەبتە مڵچی خۆت بەڵام بەشیوگە دەبی پلس هەبی ئەنجە تا یاریەکان سو بۆ چوونی خۆتان لە کۆمنت بنووسن سوپاسان دەکەم دوگمە لایک دا بگرن سبسکرایب چناڵ لە بیر نەکەن تا ڤیدیۆکی دیکە بە خودای گەورتان سپێرم خودتان لەگەڵ